ئەم کاتتان باش هەڕەشەکانی هێزە چەکدارەکان و گروپە چەکدارەکان لە ئەمریکا و هێزە هەوپەیمانەکان لە عێراق گفتوگۆی استراتیژی ئەم شەومان دەبن لەگەڵ هەریەک لە بەڕێزان عەبدوڕەحمان جەزائیری سەرکردە لە حەشری شەعبی کە لە بەغداوە لەگەڵمە و هەروەها بەڕێز دڵشاد نامێق شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی لە شارە زورەوە لەگەڵمانە و لە ستۆدیۆ ناوەندیش بەڕێز دکتۆر زبێر ڕەسوول لەگەڵمانە. دکتۆر زبێر لە جەنابتەوە دەست پێ دەکەم ئەم بابەتەی هەڕەشەکانی هێزە گروپە چەکدارەکان لە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق و ئەو هێرشانەی کە بە درۆنەکان و بە شێوازەکانی تر دەکرێنە سەربنکە و بارەگاکانیان هۆکارەکانی چین؟ بەڕاستی توانین لە کۆمەڵێک هۆکارەوە دەست پێ بکەین لەوانەیە بەشەکی زۆری هۆکارەکان پەیوەست بێ بەوەی ئێستا گفتوگۆ ئەتۆمیەکانی نێوان ئەمریکا و ئێران وەکو پێویست بەڕێوە ناچن لە ڤێننا وەکو وەزانینەوە گەڕی هەشتەمی گفتوگۆکانە لەوانەیە یەکێک بێ لە پرسەکان دواتر نابێ لە بیریشمان بچێت لە هەمان کات ئێمە لە دوای هەڵبژاردنەکانی لە دوای سنگ و پێگەی لایەنە سیاسیەکانی بەڕاستی و بەشێک لەو لایەنە سیاسیانە بە تایبەت ئەوانەی کە با بڵێن هێزی چەکداریان هەیە لە هەڵبژاردنەکان وەکو پێویست نەبوون ئەوەش فاکتەرێکی ترە لەوانەیە دوجار بتوانن لە ڕێگای گوشارخستن سەرهێزەکانی ئەمریکا و ئەوانی تر پەیامی خۆیان بگەێنن بەشەکی تریش پێم وایە پەیوەندی بەوە هەیە بەڕاستی لە دوای کوژرانی قاسم سلێمانی هەموو ئەو هێزانەی بابرێن هێزە دوێنێ ساڵیادی کوچکدارەکە دوێنێ ئەنی هەم تەوقیتەکەی هەم لە دوای ئەویش ئێستا ئەو سەرکردایەتی کە هەیە وەکو پێویست نییە پێشتر قاسم سلێمانی توانی بووی بەڵانسێک هاوسەنجیەک دروست بکە لە نێوان هەموو سەرکردەی ئەو هێزە چەکدارانە هەروها لە نێوان لایەنە سیاسیەکانیش ئەنی ئەو هاوسەنجیە هەبوو حتا لەگەر ئەمریکیەکانیش لە دوای قاسم سلێمانی ئەم ئەو هاوسەنجیە نابینین بێجگەلەوەش بەڕاستی هەر وابزانم ینی مانگێک لەمەوبەر راپۆرتێک بڵاو کراوە لە ڕۆیترز باسی ئەوەیەکە کە ئێرانیەکان بەڕاستی کۆنتترۆلی تەواویان بەسەر ئەو هێزانەدا نەماوە بەڵگەشمانەوەیە لە کاتی بردومانکردنی ماڵی سەرۆک وەزیران یعنی پێم وانیە ئێران پاڵپشتیەوە بکە هەتا راپۆرتەکە باس لەوەکە کە قانی کە هەر ئەو کات سەردا ئەو گروپە چەکدارانەی کە هەن هەڕەشە دەکەن ئەمانە ئێران لە پشتیانەوە یاننا لە ڕاستیدا ئەتوانین برێن بەشێکیان لە ئێران یعنی سەرەتای کە دروست بووینە ئەکید ئێران پاڵپشتی هەمویان کردیە بەس ئێستا بەو مانایە نییە کە ینی ئێران پاڵپشتی هەمویان لەوانێ بەشێکیان دژی سیاسەتەکانی ئێرانیش ڕەفتار بکەن یاخود بەو ئاراستەیەدا نەبن کە ئێرانیەکانەوە ئەیانەوێ ئەوەش پەیوەندی بەوە هەیە بەڕای من وەکووتم ئەو هێزت سروشتی هێزە میلیشیاکان و ئایان برن هێز چەکدارەکان وایە کە دروست دەکرێن ماوەیە کە ینی فراوانە بن و سەرکردەکانیانە گۆڕن کۆنتترۆلیان لە دەست دەرەچێ ئێستا ئەو هێزانەی کە لە عێراق هەن بەسەر 50 گروپ دابش کراوە 106 کەسە بن 6,000 کەسە بن کۆنتترۆلکردنیان بەڕاستی زەحمەتە من پێم وایە ئێستا ئێران وەکو پێویست کۆنتترۆلی نەمایە بەسەر ئەو هێزانەی کە لە عێراقن. بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری کە لە بەغداوە لەگەڵمی تۆ وەکو سەرکردەیەک لە حەشدی شەعبی ئاگاداری لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێرش کراوەتە سەر بنکە و بارێگاکانی هاوپەیمانان لە عێراق بە تایبەتی لە بەغدا و لە سەربازگەکانی دیکەی کە ئەمریکایەکان تێدا جێگیرن بەشێکیش لە گروپەکانی حەشدی شەعبی دەڵێن ئەوان لە پشتەوەی ئەو هێرشانن کە کراوەتە سەر ئەمریکایەکان حەشدی شەعبی بۆ دەیەوێت هێرش بکاتە سەر بنکە و بارێگاکانی ئەمریکایەکان و هاوپەیمانەکان لە عێراقدا؟ بسم الله الرحمن بنای خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو ڕێز بۆ کەناڵەکەت بەڕێزەکەتان و بە میێوانانی بەڕێز لە پرۆگرامەکەتان ئەمڕۆ دەبینین کەەوە زۆرێک لە تۆمەت هەن لە نێوەندە سیاسیەکاندا نێوەندە میلیەکاندا و ناوەندە سەربازەکانیشدا لە هەمان کاتدا کەوا حەجی شەعبی تۆمەتبار دەکرێت کێشەکە لێرە لەوەدایە کەەوە بەش دەکرێت یەکەم حەشدی شەعبی بەشێکە لە سیستەمی بەرگری عێراقی کە لێیدا نابڕێ بە هیچ شێوازێک دووەم ئەم سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراقا دووەم هەڕەشەکردن لە ئەمریکا ئەمە پرسێکی سیاسیە بەڕاستی ئەمڕۆ حەجی شەعبی پەیوەندی نییە بەڕاستی ئەو تۆمەتانەی کە ڕوبەر ئاراستەی دەکرێن دوای هاتنی داعش و دوای ئەو فتوایی کە لە نەجفی
پیرۆزەوە دەرچوو لەلایەن بەڕێز سەید عەلی سیستیانەوە خوا بیپارێزێەوە دەرچوون دەبینین تاوەکو ئێستاش ئەو جۆرە هەیە کە مقاومەی ئیسلامی هەیە کە پێی دەگوترێ مقاومەی ئیسلامی کۆمەڵێک گروپی چەکدارن کەوە لەلایەن وڵاتانی دراوسێ لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێت دەستێوەدانیان کردو لە بابەتی حەجی شەعبیەوە بۆیە هەڕەشەکە ئێستا هەیە من بە دووری نازانم کە هیچ هەڕەشەیەک هیچ هێرشێک لە دژی ئەمریکا لە باڵوێزخانەی ئەمریکا بکرێت یاخۆت لە بنکە سەربازەکانی ئەمریکا بە دەستی مقاومەی ئیسلامیەوە بۆیە مقاومە تاوکو ئێستا هەڕەشە دەکات بەشێک لەو مقاومەش کە هەیە ئەمە بە قسەی منیش نییە بە قسەی خەڵکی دیکەشە هەیە لەلایەن گروپە چەکدارەکانەوە کە لە حەجی شەعبی بوونیان هەیە کەواتە ئێستا دۆخەکە پرسەکە زۆر ڕوون و ئاشکرایە بڕیارێکەیە لە پەرلەمانی عێراقەوە بە دەرکردنی بە دەرچوونی هێزەکانی داگیر کرد تاوەکو ئێستا ئیداری ئەمریکا وەڵامی ئەو بڕیارەی نەداوەتەوە ئەمەش بە پاسابی ڕابێژکاری و بە مەشقوڕەهێنانی مقاومەی ئیسلامی ڕایگەاندووە کەوا ڕوبەڕووی هێزەکانی ئەمریکا دەبێتەوە لەگەڵ بنکە سەربازەکانی ئەمریکا کەواتە دەبینین ئەمڕۆ دۆخەکە پرسیەکە سیاسیە پرسێکی سەربازی نییە بەڕاستی لایەنێکی سەربازی نییە بەڵکو لایەنێکی سیاسیە ئەوەی کە ئەمڕۆ پرۆسی سیاسی بەڕێوە دەبات ئەم بەشێکن لە حەجی شەعبی لە سەرکردەکانی حەجی شەعبی نمونەی شێخ خەیسل خەزالی نمونەی شێخ ئەکرەم الکەعبی و ئەوانەی دیکە لەوانە حاجی هادی عامری و بەڕێز مالیکی و تەواوی گروپە چەکدارەکان و تەواوی لایەنەکانی دیکەش کە لە حەجی شەعبی هەن ئەوانن بەشدارین لە پرۆسی سیاسی عێراق دەکەن بۆیە ئەگەر سەیری بابەتەکە بکەین تێکەڵە بابەتەکە بەڕاستی ئەوانەی کە پەیوەندی بە حەجی شەعبیان هەیە هەمان ئەو کەسانن کەوا پەیوەندیان بە پرۆسەی سەربازی لە نێوان حەشد و لە نێوان سیاسەتدا هەیە کەواتە بابەتی مقاومەی ئیسلامی تاوەکو ئێستاش هەیە گروکۆڵی لێ ناکرێت بە هیچ شێوازێک بەردەوامی هەیە و بەڵام خۆش دەزانین ئەم هێزانەی کە ئێستا لە عێراقن هێزی هاوپەیمانان لە عێراقن لە سەرداوای عێراقیەکان و حکوومەتی عێراق هاتوون بۆ یارمەتیدانی عێراق لە دژی شەڕی تیرۆر دژی داعش بۆ ئێستا دەیانەوێ هەندێک وەکو لەو سەرکردانەی باست کرد لە ڕێگای سۆشال میدیاوە لە ڕێگای تەلەڤیزۆنەکانەوە لە ڕێگای کۆبن و جەماوەریەکانەوە هێرش دەکەنە سەر هێزەکانی ئەمریکا و تەنانەت قسەی نەشیاویش بەو هێزانە دەڵێن هۆکارەکە چییە لە کاتێکدا کە عێراقیەکان خۆیان داوایان لێ دەکەن ئەمریکا بێ پاڵپشتیان کە ئێستاش دەیانەوێ خەڵکەکەی لە ناو عێراقدا تیرۆر بکەن ویان هێزە چەکدارەکان بەهێز بنێرنە دەرەوە سەبارەت ئێمە دوای ئەو کۆبوونەوەی کە لە لەندەن کرا لە ساڵی 2002 پێش کەوتنی ڕژێمی سەدام ئەو کاتێکەوە ئۆپۆزیسیۆنی عێراقی هەبوو ڕێکەوتنێکە بۆ لەگەڵ ئیدارەی ئەمریکا ئەو کاتەی کە ئەو ڕێکەوتنە کرا لەبارەی بابەتی ئەتۆمی لەلایەن سەدامەوە لەلایەن ڕژێمی سەدامەوە بەڵام ئێستا ئیدارەی ئەمریکی کە هاتە عێراقی ڕزگار کرد لە ڕژێمێکی دیکتاتۆری ستەمکارکەوە زیاتر لە 30 ساڵ حکومڕانی کردووە بەڵام دوای ئەوە دوو ڕێکەوتنی دیکە کراون ڕێکەوتنی 2011 کە ڕێکەوتنێکی ئەمنیە لە ساڵی 2011 بەڵام دوای ئەم ڕێکەوتنە بەڵام لەسەر داوای بەڕێز عەبادی و مالکی بووە لەو کاتەدا کە ساڵی 2014 کراوە داوای یارمەتی ئەمریکیان کردووە داوای پرسەکردنیان کردووە لەلایەن ئەمریکاوە بۆ ئەوەی کەوا شەڕی داعشی پێ بکەن بەڵام ئەوەی کە ڕوویدا ئێستا بڕیارێکێ لەلایەن پەرلەمانی عێراقەوە کە دەبێت داگیرکرد بچێتە دەرەوە ئێستا هاوکێشەکە جیاوازە مامۆستای بەڕێز هاوکێشەکە زۆر جیاوازە ئێمە ئێستا بڕیارێکمان هەیە ئێستا شەقامی عێراقی بەرگەی بنکە هێزە ئامریکیەکان ناگرێ بە هیچ شێوازێک بەڕاستی سەروەری عێراق وڵاتێکە سەروەری هەیە ئێمە خاوەن بڕیارین بڕیار بەدەستی ئەمریکانیە بەڕاستی کە بمێنەوە یان نەمێنەوە ئەمە بڕیار بەدەستی وڵاتێکە کە ناوی عێراق و خاوەن سەروەریە ئێمە لە وەزارەتی بەرگری دەبینین زیاتر لە نزیکەی بەس بڕیارەکە وەک خۆ دەڵێ بڕیارەکە سیاسیە پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆ دەبێ هێرش بکرێتە سەر مامۆستای بەڕێز ئەمە بڕیاری پەرلەمانە بەڵێ
الهجوم ئەو هێرشەی من ڕوونم کردەوە لە سەرەتای قسەکانم ڕوونم کردەوە ئەگەر لە دۆخەکە تێبگەین ئێمە من ڕوونم کردەوە ئێستا دەسوەردان هەیە لە نێوان حەشد و لە نێوان مقاومەی ئیسلامی لە عێراقدا بابەتەکە بەم شێوەیە عێراق دەستبەرداری مقاومەی ئیسلامی نابێت گروپەکانی حەشدی شەعبی پەیوەندیان لەگەڵ مقاومەی ئیسلامیدا هەیە داواکاری خۆیان هەیە وەکو چۆن داعشمان دەرکردو دەبێت ئەمریکاش دەربێت ئەمریکای داگیر کرد دەبێت بچێتە دەرەوە کوێرشەکان کۆتاییان نایێت بەڕاستی لێدان لە بنکە سەربازەکانی ئەمریکا بەردەوامی دەبێت لەلایەن مقاومەی ئیسلامی دژی داگیر کرد بەڕێز دڵشان نامق لە شارە زورۆ لەگەڵ میجل لە بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری بوو دەڵێ شەقامی عێراقی بەرگەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا ناگرێت بەڵام خۆ دەزانی لە باوی چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لەو دوو ڕۆژی ڕابردوودا لە یادی 2 ساڵی کوشتنی قاسم سلێمانی و مهندس هێرشەکان بۆ سەر بارگاکانی ئەمریکا و زیاد بووە بەڵام پێدوانیە هۆکارەکە ئەوەیە کە بەشێک لە حەشدی شعبی ئەوانەیە کە لە هەڵبژاردنەکان دەنجی پێویستیان بەکار نەهێناوە تووڕەی خۆیان بەم شێوازە دەردەبڕون بەشێکیان پلانێکی نێودەوڵەتی و یاخود ئیقلیمی بێت بڵێ بەناوی خی گەورەوە سڵاو بۆ میوانەکانی جەنابە و سڵاو بۆ بینەرانی ئێوە بۆ جەنابیشر دیارە بابەتەکە بابەتێکی گرنگەوە من لەوە دەست پێ ئەەکەم مقاوماتی هاتنەبوونی حەشدی شعبی یاخود ئەم هێزە لە پاڵ هێزی نیزامی و ڕسمی عێراقیە بابەتێکی هەنووکەی کاتی خۆی بوو کە وە گرنگیش بوو بە نیسبەت ڕزگارکردنی ئەو کاتی پرۆسی سیاسی عێراقەوە کە هاتنی داعش هاتنی لە ناکاوی داعش و بەهێزبوونی و گرتنەدەستی خاک لەلایەن داعشەوە و ئەمە ضرورەتێک بوو بۆ کاتی خۆی بە کە هێزێکی وەلایی عقیدەی دروست بێ و ئەو بەشەی عێراق ڕزگار بکا لەم هێزەوە نەهێڵێت کە داعش تەشەنە بکاوە بۆ پارێزگاکانی تری خواروی عێراق بڕوە ولو ماتە ضرورەتی هاتنەکایی حەشدی شعبی دۆخێک بوو کە ئەم دۆخات بە لە ناوچوونی داعش ئەم ضرورەتە قەسوا و زۆر مهمەی حەشدی شعبی نەما لە ناوچوو هەر لەبەر ئەوەی کە ضرورەتەکە نەما کۆتایی هات و یاخود با بڵێن کز بوو لاواز بوو هەرچەند داعش ئێستا هەیە بەڵام بەو بە قووەتیی جارانی نییە و لەو تۆ لە توانای هێزە چەکدارە ڕسمیەکانی سوپای عێراق و پۆلیسی فیدراڵی و دژە تیرۆر و ئەوانەی عێراق هەیە کە بەرپەرچی بدەنەوە و لەبەر ئەوە مانەوە مقاوماتی مانەوەی حەشدی شعبی بەو قورساییە بەو فراوانیە کز بوو و دای لە لاوازی هەر لەبەر ئەوە پەنا بۆ ئەوە برا کە ئەم هێزە غیطائی قانونی کەڤەرێکی یاسایی بۆ دروست بکرێت کە گەفەری یاسایی بۆ دروست کرا و یاساکە بەو شێوەیە کە هەمومان ئەزانین لە پەرلەمان تێپەڕێنرا بەڵام ئەوەی کە گرنگە ئەم جۆرە لە هێزە ڕێکخراوەکان کە ئەگەر نایبنین میلیشیا یا هێزی ناڕێکخراو کە لە دەرەوەی سوپا دروست ئەبن دائیمە پێویستیان بەوە هەیە ضرورەت بخڵقێنن بۆ مانەوەی خۆیان لە کاتی خۆی داعش هەبوو دواتر مەسەلەن پەلاماری کوردستانیاندا و دوای ئەوە مەسەن لە فترەیەکیش پەلاماری خۆپیشاندەرەکانی عێراقیاندا و لە فترەیەکیش پەلاماری مەسەن کۆنسوڵخانەکانی ئەمریکایاندا و سەفارەتخانەی ئەمریکایان لە بەغدا تەوق کرد و بەنەوەیەک لە نەوعەکان و ئێستاش دوای ئەوە مقاومەی مانەوەی هێزی داگیرکەر لە عێراقا بەم ناونیشانە ئێستا شەرعیەت بۆ مانەوەی خۆیان دەسە بەر ئەەکەن تەبەن ئێمە خوێندنەوەیەکی لە دەرەوەی سیستەمەکە ئەەکەین ئەبینین کە ئەمانە هەمیشە بە دوای جۆرێک لە شەرعیەت ئەگەڕێن بۆ مانەوە و هێشتنەوەی خۆیان هەر لەبەر ئەوە ئەم شێوازە لە قسەکردن لە خیتاب کە پێمان وابێ ئەوە شەقامی عێراقیە کە ئەمریکا و غەیری ئەمریکا و هێزی تر قبوڵ ناکە بەڵام لە ئەرزی واقع شتێکی ترمان پێڵێ شەقامی عێراقی شارعی عێراقی مواطنی عێراقی دەنگدەری عێراقی لە هەڵبژاردنەکاندا پێچەوانەی ئەمەیان سەلمان ئەو هێزانەی کە سەر بە حەشدی شعبی بوون یاخود کەڤەری سیاسی حەشدی شعبی بوون لە هەڵبژاردنەکان دەنگیان نەهێنا و شەقامی عێراقی سزای ئەو هێزانەیدا کەوا پاڵپشتی حەشدی شعبی بوون بە پێچەوانی بۆ چوونەکانی مامۆستا جەزائیریەوە کە ئەفەرمێ مەسەن شەقامی عێراقی ئەمریکا قبوڵ ناکات تەبعاً بە دڵنیاییەوە هیچ وڵاتێک حەز ناکات داگیرکراو بێت بەڵام هیچ وڵاتێکیش حەز ناکات
کە ئیسیقرار و ئاسایش و سەقامگیری لەدەست بچێت هەر لەبەر ئەوە لە ناو ڕێکەوتنامە عێراق و ئەمریکا ئاماژە بۆ ئەم خاڵە کراوە کە هەر کاتێک پێویست بێ حکوومەتی عراقی دەوڵەتی عراقی ئەتوانێت داوای هاتنەوە و پشتیوانی لە ئەمریکا بکات هەروەک لە ساڵی 2014 کردی کەواتە ئێمە کاتێک کە خوێندنەوە بۆ ئەم جۆرە لە هێزانە ئەەکەین هەر لە مەرحەلەیەک هەر لە قۆناغێک بە دوای شەرعێتێک ئەگەڕێن بۆ هێشتنەوەی خۆیان و بۆ ئەوەی کە بتوانن لە دەرەوەی دامەزراوە ڕسمیەکانی عراق جم و جوڵ بکەن ئەمەی کە ئێستا ئەکرێ بە هەڕەشەکردن لە سەفارەتی ئەمریکا و لە هێزەکانی هاوپەیمانان و هێزی ئەمریکی لە عێراقا پێچەوانی خواستی حکوومەتی عراقیە جەنابی مامۆستا جەزائیری باسی لەوە کرد کە بەڵێ حکوومەتی عراقی و پەرلەمانی عراق یاسا قەرارێکی دەرکردووە بۆ کشانەوەی ئەمریکا و هێزە بیانیەکان لە عێراق ڕاستە بەڵام ئەوەی کە پێویستە ئەم قەرارە جێبەجێ بکات دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق نەک حیزبە سیاسیەکان نەک هێزە چەکدارەکان نەک میلیشیاکان نەک هێزەکان ئەوەی ناوی لێدەنرێت مقاومەی ئیسلامی حکوومەتی عراقی و حکوومەتی عراقی بەڵێ لەگەڵ ئەوەشدا لە خیتابەکان جێبەجێکردنی ئەم قەرارەی پەرلەمان لە خیتابەکاندا ئەگەر سەرنج بۆ ئەو زاراوانە بدەیت کە بەکاردێ لەوانە بەهێزی هاوپەیمانان دەگوترێ هێزی داگیرکەر سیارەکەم لە میوانی پێشووتریش هەر ئەوە بوو لە کاتێکدا ئەم هێزانە لەسەر داوای حکوومەتی عراقەوە هاتن بە چ شێوازێک دەتوانین نەستە ناوێت لێ بنێن داگیرکەر ئەوە بەلامەوە زۆر سەیرە کە زۆر جار لە خیتابی ئەم سەرکردان ئەم قسەیە دەبیستم بەڕسمی داگیرکاری عێراق بمبورە من ئەمە تەواو بکەم بەڕسمی داگیرکاری عێراق لە ساڵی 2011 دوای چوونە بواری جێبەجێکردنی ڕێکەوتنامی ئیطاری ئەمنی لە نێوان عێراق و لە نێوان ئەمریکا ئیتر هێزی داگیرکەر لە عێراق بە ناوی داگیرکەر نەماوە و ئەمریکا پشتیوانی عملەی عێراقی ئەکا لە دەرەوە پشتیوانی فرۆشتی نەوتی عێراقی ئەکا لە دەرەوە پشتیوانی ئەسڵەن ئەمریکا پشتیوانی حملەیەکی کۆکردنەوەی کۆمەکی زۆر گەورەی کرد بە عێراق هەمومان ئەزانین و ئێستا پشتیوانی ئەوە ئەکات کە جۆرێک لە دەعم بۆ سیستەمی نوێ عێراق سیستەمی سیاسی نوێ عێراق بێنێتەکایەوە و ئێستا ئەمریکا و عێراقیش یعنی لەسەر وەکو خۆیان ئەڵێن لەسەر ئەساسی دۆستایەتی یەکتری ئەکەن ئێستا ئەو هێزانەی کە لە عێراقا بیانین بچنە دەرەوە ئەگەر قرار بێ هێزی بیانی بچێتە دەرەوە تەنها ئەمریکانیە بچێتە دەرەوە بەڵکو هەندێک دەوڵەتی هەرێمایەتی و ئیقلیمیش هەیە ئەمانیش بەنسبەت عێراقەوە بیانین ڕاستە ممکنە خزم بن دراوسێ بن بەڵام لە هەمان کاتە ئەوانیش هەر بیانین چونکە ئەمڕۆ مواطن و بیانی لەسەر ئەساسی جنسیە و لەسەر ئەساسی ڕەگەزنامە دیاریەکرێ جا من یەک خاڵ بۆ ڕوونکەمەوە بەڵێ ئەویش مەسلەی ئەوەیە کە ئەوترێ هێزەکە مەسەڵەن هێزەکانی داگیرکەر پەلامار ئەدرێن و پێویستە بەهێز بکرێنە دەرەوە بەڕاستی جێبەجێکەری بڕیاری پەرلەمانی عێراق بریتە لە حکوومەتی عراقی و حکوومەتی عراقی ڕێکەوتنێکی لەگەڵ ئەمریکا مۆر کردووە کە بە کۆتایی ئەم ساڵ هێزی شەڕکر ئەچێتە دەرەوە دواتر بە پێی پێویستی قۆناغەکە هێزی ئەمریکا و ڕاوێژکارەکانیش کەم بکرێنەوە ئەمە ئێمە پێمان باشە یان نا ئێمە وەک چاودێرێک کە تەماشای ئەمە ئەەکەین ئەمە ڕێو شوێنەکان و پێودانگەکانی چوونە دەرەوەی هێزی ئەمریکیە ئەگینا بە بڕوای من ئەم جۆرە لە هێرشکردن هەم سیستەمی سیاسی عراقی لاوازەکە هەم پێگەی ئەم هێزانە زیاتر لاواز ئەکا لە ناو جەماوەرا وەک بینیمان لە هەڵبژاردنەکان هەمیش بەڕاستی جۆرێک لە استیفهام دروستەکە لەسەر ئەم هێزانە کە ئەمانە خاوەنی قوربانین بەڕاستی لە شەڕی داعشا قوربانیان داوە شەهیدیان داوە خەڵکیان لێ کوژراوە و شەڕیان کردووە کاتێک کە ئەم جۆرە لە چالاکی ئەنوێنن کە ئەمە ئەکەوێتە بەرژەوەندی تای بەرژەوەندی دەوڵەتی ترەوە ناکەوێتە تای بەرژەوەندی خەڵکی عێراق و عێراقەوە جۆرێک لە ئیستیفهام لەسەر ئەم هێزانە دروستەکە و بۆ پێگەی سیاسیان لە داهاتووە و لە ناو پرۆسی سیاسی عێراقا جێی پرسیارە بەڕاستی بەڵێ خۆت گوێ لێ بۆ دکتۆر زبێر لەم قسانێکە و دوو بەڕێزەش کردیان بەڵام ئەوەی جێگای سەرنجە ئەو هەڕەشانێکە لە ئەمریکا دەکرێن لەلایەن هەندێک دەسەرکردەکان و عراقیەوە ئیتر بەناوی مەقاومە بێ بەناوی بەشێک بن لە حەشتی شعبی زیاتر هەست دەکرێت بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکە بۆ جوڵان ینی بزاوتنی هەست و سۆزی خەڵکەکەیە ئەگەرنا هەموو ئەو هێرشانەی لە ئەمریکا کراون لەسەر یان بارگاکانی ئەمریکا کراون هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا تا چەند پێدوایە ئەمە چەچێکە بەدەست هەندێک لە سەرکردەکانەوە لە خیتابەکانیاندا بەکاری دێنن بەڵام لە ناو واقعدا لەوانەیە خۆشیان لەگەڵ ئەوە نەبن کە ئەمریکا بە تەواتی بچێتە دەرەوە جارێکیان بۆیە قسەش دەکەم یەک لە ڕاوشکارەکانی حەشتی شعبی کە نەویست نابێ ناوەکەی بڵێم حەز ناکە ناوەکەی بڵم باسی لەوە کرد گوتی ئەمانە لەسەرەوە قسەیەک دەکەن ئەم سەرکردان بەڵام لە ژێرەوە خۆشیان دەزانن پێویستیان بە ئەمریکایە
بەڕاستی نکۆڵی لەوە ناکرێت کە ئەو هێزانەی لە دەرەوەی دەوڵەتن دائیمەن بۆ مەرامی سیاسی بەکاردێن هێزەکانی حەشتی شعبی و ئەو هێزەکانی تریژ بن هێزە چەکدارەکان ئەوانی ناڕێکخراون بە بەردەوامی لە بۆ پەیامی سیاسی بەکاردێن ئیتر وڵاتانی هەرێمی بەکاریان دێنن لایەنە سیاسیەکان بەکاریان دێنن وەکو وتم هەمیشە پەیامێکی سیاسیان لە پشتە وەکەوەی میوانەکەتان باسی کرد بەڕاستی بەشێکن لە مقاومەی ئیسلامی من یعنی کۆمنتێکم نییە لەسەرەوەیە بەشێکن یان ناچونکە لە سیاستی دەرەوەی ئێران و گوتاری سیاسی دەرەوەی ئێرانیش یاخۆوانی بەشێک لە مقاومە و ئەوانە باسەکرێ بەس ئەوەیە کە گرنگەکە ئەوەیە ئەو هێزانە بەکاردێن لە بۆ پەیامی سیاسی لەلایەن وڵاتانی هەرێمی بن یاخود لەلایەن لایەنە سیاسیەکان بن سەرکرد بەشێکی زۆری سەرکردە عراقیەکان ئەزانن کە هەتا ئێستاش عراق پێویستی بە هێزەکانی ئەمریکا بەڕاستی نەتوانای سوپای عراق لەو ئاستەیە بە تایبەتی هێزی ئاسمانی عراقی لەو ئاستە نییە کە بتوانێت ئاسایشی عراق دابین بکە ئەو راپۆرتەکان پێمان ئەڵێن چونکە ئێستاش ئەگەر هێزەکانی هاوپەیمانان بەشدار نەبن بە تایبەتی لەو هێرشە ئاسمانیانە پێم وان نییە یعنی عراق بتوانێت لەو ڕۆوە سەرکەوتوو بێ بە تایبەت لە بیرمان نەچێت کە تا ینی 3,000 چەکداری داعش هەتا ئێستاش بزرن لەو سنوورانەی عراق و سووریا یعنی هەر هەن ینی مانەوەیان هەیە کەواتە بەڕاستی ئەوەی پێوترێت دەرکردن یاخودەوەی میوانەکەمان باسی کرد لە پەرلەمان بووە وەکو وتمان ئەو اتفاقی کە هەیە لە بینی دوو حکوومەتە ینی قرارەکە نامولزەمە لە بۆ حکوومەتی عراقی و دواتر شتێکی تریش بەڕاستی زۆر جار باسەکرێت لە پەرلەمانی عراقی ئەوش ئەوەیە کە ئەو بڕیارێکە لە پەرلەماندرا بەخۆی پەرچەکردار بوو لە بۆ کوشتنی قاسم سلێمانی و ینی بڕیارێک نەبوو کە مەدروستبی و دراسە کرابی دواتر ئەدی پێکاتەکانی تر ینی بڕیارێکی تەواو شعی بوو ئەدی کورد ئەدی سونەکان ئەدی پێکاتەکان ئەدی یەزیدیەکان کریستیانەکان ئایا ڕای ئەوانە وەرگیراوە ئەوانە چەند لەگەر دەرچوونی هێزەکانەکە لە پەرلەمان چوونە دەرەوە 2 ساڵ چوونە دەرەوە ینی ئەو بڕیارەی کە زۆر جار باسەکرێت کە بڕیاری پەرلەمانی عراقی و بڕیاری هەموو خەڵکە بەڕاستی بڕیاری هەموو خەڵک نییە پەرچەکردار و بۆ دۆخێکی دیاریکراوە هەتا بەشێک لە سەرکردە شیعیەکانیش لەگەڵ ئەوە نین کە ئێستا عێراق گەیشتۆتە و ئاستا و بەشێکی تری بەڕاستی من تا ئێستش لەوانەیە دڵنیانە بم ئایا ئێرانیەکانیش بە تەواوی بیانەوەی ئەمریکیەکان بچنە دەر لە عێراق چونکە نابێت لە بیرمان بچێ لە 2003 هەتا ئێستا یعنی عێراق توانیەتی ئەمریکا توانیەتی چوارچێوەی دەوڵەتی عێراقی ئەو یاخود برێن سیستمی سیاسی لە عێراق بپارێزێت سیستمی سیاسی لەلایەن چێ سەرکردایەتێکرێ لەلایەن شیعەکان سەرکردایەتیانەکرێ کەواتە ئەمریکا چوارچێوەی ئەو سیستەمە سیاسی پاراستووە کە شیعەکان سەرکردایەتی هەر یەکە لە ئێران و لە ئەمریکا یعنی لەوانەیە دەرچوونی ئەمریکا بە تەواوی هەتا لە بەرژەوەندی ئێرانیش نەبێ وەکو پێویست بەس وەکو ئەوەی باست کرد هەندێک جار بۆ پەیامی سیاسی یاخود بۆ گوشار بەکاردێ یاخود پەیام گەیاندن بە ئەوانی تر وەکو وتم بەڕاستی ئەوەی لەو کاتە ئەکرێت تەبعانەوە هەر لەو کاتە نییە بەڕاستیەوە تقریبا ئەتوانم بڵێم یعنی ساڵێکە بێەوە لە دوای نەمانی قاسم سلێمانی ئەو بە بەردەوامی ئەو هێرشانە ئەکرێن وەکو وتم بەشێکی پەیوەندی بە نەمانی سەرکردایەتی سەرەکیەک قاسم سلێمانی بوو ئیدارەدانی ئەوانە بەشێکی هەردەمای بەشەکەی تریشی ئەوەیە هەردەمای بینیمان گرژی کەوتە نێوان لایەنە سیاسیەکان یاخۆت گرژی کەوتە نێوان ئەمریکا و ئێران ئیتر ئەو هێزانە بەکاردێن بێگومان ئەو بینیشمان نەچێ ئەو هێزانە دەسەڵاتیان زۆرە ینی لە ڕووی تەکنەلۆژیەوە درۆنەکان بەکاردێنن لە ماوەی 18 مانجی ڕابردوودا زۆربەی و هێرشانێکە کراوەتە سەر ئەو سەربازگەیانە و ئەم شوێنانە لە ڕگای درۆنەکانەوە و هەروەها سەرکردەکان وها هێرش ینی وها هەڕەشە لە هێزی هاوپەیمانان دەکەن دەڵێن لە سەربازگەی ئەسەد و هەروە سەربازگەی هەریریش دەرتان دەکەێت بۆ نمونە هادی عامری ئەوە دەڵێجا ینی دەسەڵاتیان هەیە لە زۆر شوێن ئەم شتانە بکەن بینیمان چەند جارێک لە هەولێریش لە ڕێگای درۆنەکانەوە هێرش کراوەتە سەر فڕۆکەخانی هەولێر بێگومان دەسەڵاتیان هەیە بەڕاستی ئەگەر تەماشا بکەین هەتا ئێستا یعنی ئەوەی پێوتری حکوومەتی عێراقی لە ناوچەی سەوزە ئەگەر لە ناوچەی سەوز نەبا ئێستا ئەو هێزانە و هێزە چەکدارانە دەمێک بووە ئەتوانن بەڕاستی حکوومەت بڕۆخێرن هێزە چەکدارەکان ئەگەر هەتا ئێستا نەپاراسترابە لەو ناوچەیە بێگومان ئەتوانن ئەوە بکەن و پەیام بنێرن و کاریگەری خراپیش دروستکەن لە سەرمانەوەی هێزە چەکدار لەوانەیە ئەگەر یعنی ئەگەر بە بەردەوامی
پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا باش نەبێت بەڕاستی ئەو هێرشانش بەردەوام بن لەسەر هێزەکانی ئەمریکا دوور نییە ئەمریکا پەنا باتە بەر بە تەواوی شانەوە لە عێراق ئەوەش یەکێکە لە سیناریۆکان ئەمن دڵنیانیم ئایا چەند ئێرانیەکان ئەیانەوەی ئایا چەند عێراقیەکان بێگومان باوەڕ ناکەم عێراقیەکان ئەویان بێ وەک ئەوەی لە ئەفغانستان کرا بە تەواوی کشانەوە ئەو سیناریۆ دروست بێ بەڵام ئەگەر ئەو گوشارانە بە بەردەوامی هەبن ئەگەر ئەمریکا ڕژبین بی لە پرۆسی دیموکراسی و ئەوانە چونکە ئێستا بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوین و عێراق ئەو ئەولەویەتەی جاران ناتوانم بڵێم ئەمریکا پشتی تێکردی بەس ئەو ئەولەویەتەی جارانی نەما لە سیاستی دەرەوەی ئەمریکا شوێنی تر هەن گرنگی زیاتر هەیە ئەمریکا ئەوێ لە ڕێگای هێزە لۆکاڵیەکان حکوومەتی عێراقی و هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی ئاسایشی ئەو عێراق بپارێزێ ئەگەر بەو شێوەیە بەردەوام بی دوور نییە لە 2000 ئێتر ئەمریکا پەناباتە بەر بە تەواوی بکشێتەوە لە عێراق بەڵێ دەمەیە هەر لەسەر ئەم بابەتە جارێکتر بگەڕەمە لای میوانم لە بەغداوە کە لەگەڵمە بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری خۆت دەزانی ئەو چەکانەی بەدەست حەشدی شعبیەوە هەن تەنانەت ئەوانەی کە هێرش دەکەنە سەر ئەمریکایەکان ئەو چەکانن کە لە ڕێگای ئەمریکایەکانەوە بەدەستیان گەیشتووە لە کاتی شەڕی داعشدا لە زەمەنی شەڕی داعشدا بۆ داوانە دەکرا کە ئەمریکا بەهانانەوەنێ بۆ ئێستا دەڵێن دەبێ ئەمریکا وەکو هێزێکی داگیرکەر بچێتە دەرەوە يعني أنا بس عندي من يك خالكم هي سي ميوانا كانت لاستوديو كاتومتي بيد الشيعة ضلين بريا بس الشيعوي آية أمرو تواوي ها بيمانان بجدانين لبريار دا لا درج كردني هذا كان أمريكا لهذا كان دا جير كرد لعراق دا بران بجدارن لتواوي بروغرامي سياسي لولاد دا من پێم وایە هەر وەکو چۆن کە لە ناوچەی سەوز باڵوێزخانەی ئەمریکا کە سەربازی لێە لە هەمان کاتدا بنکە سەربازەکانیش لە هەولێر لە ناوچەکانی ڕۆژ ئاوان هەن کە زیانی هەیە بەگومان بەڵام ئەمڕۆ کە تۆ دەڵێ چەک ئەوەی کە لێ دەدات ئەمڕۆ بنکە سەربازەکانی ئەمریکا تەنها حەشدی شەعبی و ئەوەی کە ناو دەبرێ بە مقاومە ئیسلامی من پێم دەڵێ نەخێر وانە بەسەکە بەو شێوەیە ئەمڕۆ داعشێ ئەمڕۆ دەبینین داعش ئەجندای خۆی هەیە کە پەیوەندەی بە وڵاتانی دراوسە هەیە ڕەنگە نازانین چۆنە داعش لە وڵاتانی لە سووریەوە هاتووە کێشەمان هەیە ئێمە لە بیرمان نەچێت ئەو پرۆژەی کە ناو دەبرێت پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ پرۆژەی بایدنە لەسەر ئەرزی واقع مامۆستای بەڕێز لەسەر ئەرزی واقعایە تۆ هەڵبژاردنت هەیە هاتووی کۆمەڵی کێشت هەیە کێشە هەیە لە نێوان کورد لەلایەن سونەوە و کێشە لە نێوماڵی شیعەشدا هەیە بێگومان لە نێوان دوو کوتلە کێشە هەیە ناکۆچی هەیە هەموو ئەمانە بەڕاستی لەلایەنی ئیدارەی ئەمریکاوە دیراسەکراوە بەڕاستی کە هاوپەیمانەتێکی سەربازیە لە ڕاستیدا بەڵام ئێمە تەنها حەشی شعبی تۆمەتبار بکەین بە دەرکردنی هێزەکانی ئەمریکا ئەوەی کە لە هێزەکانی ئەمریکا دەدات من کۆڵی لەوە ناکەم وەکو سەرکردەیەک یاخو وەکو کە پەیوەندی بە سیستەمی ئەمنیەوە هەیە نکۆڵین لەوە ناکرێتکەوە تێڕوانینێکی ئاشکرا هەیە کە حەشی شعبی بە هیچ شێوەیەک نکۆڵی لەوە ناکات ڕێگە بەبوونی ئەمریکا نادات لە عێراقدا ئەمە نکۆڵی لێ ناکرێت بە هیچ شێوازێک ئەوەی کەوا کە دەشڕێت لە هەمان کاتدا دەڵێن ڕاوێشکار هەیە مەشقوڕە هێنانیان پێ دەکرێت عێراق پێویستی عێراق مامۆستای بەڕێز عێراق لە پێنجەمین جێژ بوو لە سەرئاستی جیهاندا پێش ئەوەی کەوا ڕووداوی کوێت ڕووبدا ڕووداوەکانی دیکە ڕووبدان عێراق لە ڕزبەندی پێنجەمین سوپا بووە لە جیهاندا عێراق ئەمریکانیە مەشقی ئەمریکانیە بەڕاستی بڕیارێکی سیاسی هەیە ڕێگەی پێی نادرێ ئەگەر بیرۆکەکەم تەواوکەم بیرۆکەکەم تەواوکەم با بیرۆکەکەم تەواوکەم من گوێبیستی قسەکانی ئەوان بووم باوەنی گوێبیستی ئێمە بن بۆی قسەکەمان تەواو بکەین پرسەکە تەنها لەسەر شیعانیە بەڕاستی تەنها شیعە دەنجی بە دەرکردنی ئەمریکا نەداوە تەنها هەولێر دەنجی پێ نەداوە هەمووان دەنجیان پێداوە ئەمە بەڕەمانی عێراق دەنجی پێداوە ئەمە بڕیارێکی سیاسیە بەڕاستی بەڵام ئەوەی کە لی دەدا من پێ دەڵێم ئەوەی کە لە ئەمریکا دەدات دان بۆ دادەنێم کەوا هێرشەکان بەردەوام دەبن دانی پێدادەنێم
ڕۆڵی هەیە ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێران زۆر ڕوونە تۆ قاسم سولێمانی خوددا لێ خۆش بێت میێوان بوو میێوانی ئێمە بوو ڕێوشکاری سەربازی بوو ئێمە بوو بەڵام هێزەکانی ئەمریکا لە فڕۆکەخانەی بەغدا لێیاندا چۆن ئەمە چۆن ئێرانیش دەستوەردان ناکەم بۆیە ئەوانیش چەشیان هەیە چەشی ئێران بەدەستی گروپە چەکدارەکانە ئامادەشە لە بنکە سەربازەکانی ئەمریکا بدە لە کاتژمێر سفردا ئەگەر هاتوو و دانوستانێکی زۆر ڕاشکاو نەبێت لەسەر پرسی دەرچوون هێزەکانی ئەمریکا لە عێراقدا بەڵام خۆت باس لەوە کرد کە عێراق ئەم هێزە گەورە بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و چەند پێنجەمین هێز بووە لە ناوچەکەدا بەڵام ئاگادار بووی لە کاتی هاتنی داعش ئەو هێزە ئەوەی کە پێی دەگوترا سوپای عێراق لە ماوەی 24 کاتژمێردا سەر لەبەری سوپاکە تێکشکە ئەم هەموو چەک و تەقەمەنیان جێهێشت بۆ داعش ئەم هەموو پارەیان جێهێشت بۆ داعش لە هەمووشی گرنگتر جانی خەڵکیان لە مووسڵ و لە ناوچەکانی دیکەدا جێهێشت بۆ ئەوی داعش بە ئارەزوی خۆی یاریان پێ بکات چه هێزەکەیە لە عێراقدا تۆ پێدوابێ یان کەی عێراق ئەو هێزە بووە لە دوای نەمانی سەدامەوە بتوانانی تۆ پشتی پێ بەستی بۆی وڵاتەکە بپارێزێ ئەگەر ئەمریکایەکان نەبووە چۆن دەیانتوانی بەرگەی هێرشەکانی داعش بگرن ئەگەر ئەمریکایەکان نەبووە کاتێ داعش کە نزیک بۆ لە بەغدا چۆن دەیانتوانی پارێزگاری لە بەغدا بکەن یان ئەو کاتانێک کە هەتا بۆ هەرێمی کوردستان هاتن ڕۆڵی ئەمریکایەکان لێرەدا ناکرێ ینی فرامۆش بکرێ و بەرز نەرخێندرێ ئێمە نەمانگوتووە ئەمریکیەکان یارمەتی ئێمان نەداوە ئەم قسەمان نەکردووە لە ساڵ 2004 یارمەتی ئێماندا کە داعش هات و ژمارەێک پارێزگای عێراقی داگیر کرد ئێمە نکۆڵیدا یارمەتی ئەمریکان ناکەین تاوەکو ئێستاش ئاسمانی عێراق بەدەستی ئەمریکاوە تاوەکو ئێستاش پلانەکان و پرۆسا ئۆپراسیۆنە هاوبەشەکان لە دەستی ئەمریکا ئێدایە بەڕاستی لە دەست هێزەکانی ئەمریکادایە کە پلان دەدێت بۆ لەدە لە داعش بەڵام پرسیارەکە ئایا ئەمڕۆ ئەمریکیەکان کاتێکەوە لە ناوچەکانی دیکەیدا ڕۆژانە هێزەکانی تورکیا لە سوی عێراق دەدەن تورکیا لە باکووری ئازیزمان بردومان دەکەن کوا ئەیدارە ئەمریکا کوا ئەیدارە ئەمریکا بۆ بەرگری ئێمە بکات دواتر ئێمە 8مان دامەزراندووە کاتێک 8مان دامەزراندووە حەشت دەستەیەکە حەشت دەستەیە پەیوەندی فەرمان لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانەوە وەردەگرێت کەواتە چۆن ئێمە پێویستمان بە ئەمریکا بەڵێ نا ئێمە ئێستا پێویستمان بە ئەمریکا نییە حاڵی حاضر ئێمە پێویستمان مێزەکانی ئەمریکا نییە ئێستا شەڕەکە لە نێوان هێزەکانی ئەمریکا یاخود بڵێن ناکۆچی ئێرانی و ناکۆچی ئەمریکا هەیە کە ئەمەش بێگومان کێشەی لەکێ دەکەوێتەوە کێشەی زۆرێک پرسیارەکە ئەوەیە ئەگەر هاتوبە و سوپای عێراق بە شێوەیەکی باش ئامادە بکرایە بە باشی مەشق ڕاهێنانی پێ بکرایە داعش بە لێی بدرایە ئێمە پرسیارن کۆمەڵێک ڤیدیۆ هەیە کۆمەڵێک ڤیدیۆ هەیە مامۆسێ بەڕێز بەڕاستی بەڵا ئیدارەی ئەمریکا هاوکاری لەگەڵ داعشە بۆ بەڕاستی ئێمە بۆچی کارتەکان تێکەڵکە ئێمە کارتەکان تێکەڵ ناکەین ئەمریکا لە زۆر شوێن هاوکاری داعشی کردووە دەبێ ئەمە ڕۆم بکەینەوە بوونی هێزەکانی ئەمریکا بۆ هاوڵاتی عێراقی ڕۆم بکەینەوە برایان بوونی ئەمریکا لە عێراق مەترسیە نەک تەنها لەسەر هاوڵاتی عێراقی بەڵکو لەسەر تەواوی ناوچەکە بوونی ئەمریکا مەترسیە بەڕاستی ئێمە کێشەمان هەیە لە نێوان ئێران و ئەمریکا بۆچی دەبێت ئێمە عێراق بێتە گۆرەپانی کێشەکان بەڕاستی کەواتە با ئەمریکا لە عێراق دەربچێت کێشەکان کۆتایی بێن بەڕاستی بۆچی عێراق بێتە گۆرەپانی کێشەکان پەیامەکە بۆ سەربازەکانە بۆ ئوردن بۆ دوای هەڕەشەکانی ئەمریکا بۆ عێراق چین وتتدرب بتدريب وبتسليح كامل كمنظومة عسكرية أما أنت اليوم بەڵام تۆ کە دەی باستەوە دەکەی من پێویستیم بە ئیدارەی ئەمریکا هەیە یاخۆت بوونی هێزەکانی ئەمریکا هەیە لە عێراقدا دەبێت حاشە دەستەوەستان بێت مقاومە ئیسلامی بۆستی ئەمە ناکرێت ئەمە منطق نییە ئەمە لۆژیک نییە بەڕاستی تۆ قسێکی لۆژیکیم بدێت تۆ منطقم دێ ئەرزی باسی ئەرزی خواقع بکە بەڕاستی نمونەیەکم باز دەکەم لە پارێزگەکانی باکوور هەرێمی کوردستان ڕۆژانە دەستوەردان هەیە لە سنوورەکان پرۆگرامی عوسمانیەکان زۆر ڕوون و ئاشکرایە بەڵام فڕۆکێشی ئەمریکیمان نبینی ڕۆژێک لە ڕۆژان سوێندت بۆ دەخۆم یەک ئەگە دەرفەتمان پێ بدەن ئێمە وەکو حەشدی شەعبی سوێندت بۆ دەخۆم کەوە یەک سەربازی تورکیش ناتوانێت پێشێلی سنووری عێراق بکات چونکە حەشێتی شەعبی
توانای هێزدەرکردن هەیە دەتوانێت هەموو کەسان دەربکاتەوە کە پێشێلی هێزەکانی عراق بکات سنووری عراق بکە هەروەکو چۆن ئەمە پەیامێکە لە ڕێگەی کەناڵی ئێوەوە بۆ ئیدارەی ئەمریکا تەواوی جەنەرالەکانی ئەمریکا ئێمە ئەمڕۆ هەیەین وەکو گەلێکی یەکگرتووین بە تەواوی پێکاتەکانیەوە بە تەواوی پێکاتە ئێمە یەکگرتووین ئێمە قبول ناکەین کەوە یەک سەربازی ئەمریکاش لە عراقدا بمێنێتەوە یەک جەنەرالی ئەمریکی لە عراقدا بمێنێتەوە تەنانەت یەک ڕاهێنەریش و یەک بنچێشی سەربازی بۆ نمونە هەریر حین ئەسەد ئەمانە نابێ بمێنن گەلی عراقی قبولی ناکە عەبدوڕەحمان جەزائیری عراقی قبول ناکات شقامی عراقی قبول ناکات لە حکوومەتی باس لەوە کرد کە خۆمان دەبێت ئەمریکا مەترسیە لەسەر عراق پێم باشە پێم بڵێ مەترسی ئەمریکا چییە لەسەر عراق ئەمە یەک دوو ئەوەی کە باست کرد کە ئەمریکا پلانێکی هەیە بایدن پلانێکی هەیە لە عراق دەیانێت ئەم پلانە جێبەجێ بکەن وەڵامی ئەم دوو پرسیارم بدەرەوە یەکەمیان مەترسی ئەمریکا چیە لەسەر عراق دووەم پلانەکەی بایدن چیە بۆ عراق لە ڕوانگەی ئێوە يعني بايدن سەرۆکی ئەمریکا پرۆژەیەکی زۆر ڕوونی هەیە کە دەوێت عراقدا بەش بکات ئەم پرۆژەیە دەمێک کە خراوەتە ڕەو پێش ئەوەی کەەوە بايدن سەرۆکاتی ئەمریکا بگرێتە دەست پێش ئەوەی ببێتە سەرۆکی ئەمریکا لە ڕابردوودان پرۆژەی هەبووە کەواتە ئێستا ئەو پرۆژێ زۆر ڕوون بووە خراە بۆ بەردەستی عێراقیەکان بەڵام نەخرایە بەدەستی گەلی عراقی چونکە گەلی عراق وەکوتم یەکگرتووە گەلی عراقی یەکگرتووە پرۆژەکەش هەیە ئەمە بەڵگێ لەسەرەوەی کە هەڵبژاردن کە کرا لە عراقدا تۆ باش دەزانی کەەوە ڕەوتی سەدەر و برایانمان لە عەزم لە تەقەدم و تەواوی لایەنە سیاسەکانی دیکە هەمویان بێکەوە ڕازینین لەسەر یەک بازنەیی داخرا و سیستەمی داخراوکەوە بە شێوازی یەک کاندیدی بێ لەسەر بابگەڕێنەوە سەر هێرش بۆ سەر هاوپەیمانان وەڵامی پرسیارەکانم بەردەوەی بەرنامەکە کۆتایی بێ وەکۆی وتم هەڕەشەی ئەمریکا لەسەر عراق چییە بە تەحدیدی ئەگەر بۆم باس بکەیت مەترسەکانی ئەمریکا لە سەر عراق هێرشەکانی ئەمریکا من پێم گوتی تاوکو ئێستاش دوو جەمسەری بەهێز هەن کێشە هەیە لە نێوان ئێران و کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتە گرتوەکانی ئەمریکا لە عراقدا عراق ئێستا بۆتە گۆڕاپانی ئەم دوولانە شەڕی گۆڕەپانی شەڕەکەیە بۆیە دەرچوونی هێزەکانی ئەمریکا بابەتەکە تەنها پاڵنەر نییە بەڕاستی کە بڵێ مقاوم ئیسلامی داوای دەکە ئەمڕۆ دەرچوونی هێزەکانی ئەمریکا ئێرانەکانی سوورن بەشێک لە سەرانی عراقیش داوای دەکەم کە پەیوەندیان لەگەڵ ئێرانیشدا هەیە دەبینین داوای دەکەن ئەمە بەڵگەیە بەڕاستی قاسم سولەیمانی لە خاچی عراق شەهید بوو لە خاچی سوودە شەهید نەبوو نە لە لوبنانیش نە لە یەمەن لە خاچی عراق شەهید بوو لە فڕۆکەخانەی بەغدا شەهید بوو کەواتە مەمانەی چییە کەواتە پەیوەندی هەیە لە نێوان مقاومە ئیسلامی و کۆماری ئیسلامی ئێراندا بەڕاستی بۆیە وەڵامەکە ڕوونە ئەمڕۆ ئێرانیەکان هەموو هێزیان بەکاردەهێنن بە پلانەکانیان بە پارەیان بەسەر چیان و بە تەواوی سیاسی عراقیەکان کەسەر بە ئێرانن بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە خاچی عراق و بنکە سەربازەکانی ئەمریکا پێچاوانەی ئەمە لە ڕۆژانی داهاتوودا هێرشیش زیاتر دەکرێت تەنانەت لەسەر بنکە سەربازەکانی ئەمریکاش ئەمەش زیانی دەبێت بەڕاستی ئەمە زیانی دەبێت لەم کەناڵەوە دەیڵێم کەوا دەبێت لە ڕۆژانی داهاتوودا لە کاتژمێر سفردانراوە بۆ پرۆژەی بادن لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە عراقدا زۆر سپاس کە بەڕاشکاوی لەگەڵمان بووی بەڕاشکاوی سەرنج و تێبینیخانی خۆت خستە ڕوو زۆر سپاسی دەکەن بۆ هەموو ئەو زانیاریانە دەگەڕێمەوە لای بەڕێز دڵشاد نامێق کە لە شارەزورۆ لەگەڵمان خۆت جێلەیە کاک دڵشاد لە ناو ساحەی ململانەی عراقدا چەکدارێکی زۆر هەن کە دژی مانەوەی ئەمریکایەکانیش بە داگیرکەر دادەنێن ئەمریکایەکانیش بەو هێزە دادەنێن کە دەیانەوێت عراق دابەش بکەن ئەمریکایەکان بەو لایەنە دادەنێن کە دەیانەوێت جەنجێک هەڵبگیرسێنن لەگەڵ ئێران لەسەر حسابی عراقیەکاندا ئەم چەکدارانە قبولی ئەوە ناکەن ئەم هێزانە بمێنەوە لەژێر هەر ناوێک بێت لەژێر ناوی ئەوەی کە وەکو ڕاوێژکار دەمێنەوە یاخود لە ژێر ناوی ئەوەی ئەم هێزانەی ئەمریکایەکان دەمێنەوە بۆ مەشق و ڕاهێنان بە هێزەکانی عراقیەکان نانەوێت ئەوانە بمێنەوە تاکەی
ئەم ململانەیە لە نێوان لەو خطابەدا دەردەچێت ئێمە ئاوا دەکەین و ئێمە ئاوا دەکەین دەبێتە هۆی پێکدادان. بەڵێ بەڕێز جەزائیری پێیوتین کە حەشدی شعبی سەر بەکوێیە لە کۆتا قسەکانیان پێیوتین کە ئەوە کێیە مەسلحەتی کوێیە کە ئەو هێزانە ئاراستە ئەکات لە ڕاستیە بەپێی قانون ئەو هێزانە سەر بە دەوڵەتی عێراقن و سەر بە ڕئیس و یاخود فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقن کە ئێستا مستەفا کاظمیە. بەڵام لە واقعا ئەم هێزانە تەنها لە ڕووی ئیمتیاز و پڕچەکردن و وەرگرتنی پارە و سەروەت و سامانەوە سەر بە دەوڵەتی عێراقن. لە ڕووی وەرگرتنی فەرمانی سەربازی و جێبەجێکردنی ئەجێنداوە لە فەرمان لە سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی هێزە چەکدارەکان وەرناگرن بەڵکو بەپێی بەرژەوەندی و مەسلحەتی خەڵکی تر ئەجوڵێنەوە و وەک بینیشمان لە ڕابردووە مەسەن ئەم هێزانە مستەفا کاظمی خۆی سەرۆکایەتی ڕێکەوتنامەیەکی کردووە لەگەڵ ئەمریکایە مۆرکردنی ڕێکەوتنامەیەک بۆ کشانەوەی ئەمریکا و ئەمە قۆناغبەندی هەیە لەم ڕێکەوتنامەوە دەوڵەت پێویستە ئەم ڕێکەوتنە لە ڕووی سیاسی و لە ڕووی قانونیەوە جێبەجێ بکات. بەڵام ئەم هێزانە ینی بە قسەی بەحسابی ئەم بەڕێزە بێ ئەبێ ئێستا بە فەرمانی کاظمی ئەم هێزانە هجووم بکەن بۆ سەفارەتخانە و بۆ بنکە سەربازیەکانی ئەمریکا. بەڵام ئایا وایە ئایا ئەوە بەڕێز کاظمیە فەرمانی کردووە کە بدرێت لەو بنکانە بدرێت لە مەسەن لە سەفارەتخانەی ئەمریکا نەخێر بەڵکو خۆی لە کۆتایی قسەکانیا پێیوتین ئەوە گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکایەکەوە ئەکە ئەم هێزانە چالاک ببنەوە هەڕەشەکانیان بکەن. من لەگەڵ قسەیەکی کاک دکتۆر زوبەیران بەڕاستی کە باسی لەوە کرد کشانەوەی ئەمریکا بەو شێوازە بەو پەلەپەلی و پەلەپڕوزیەی کە داوای ئەکەن ئەمە جۆرێک لە مەترسی یاخود جۆرێک لە زیانە بۆ جمهوری ئیسلامی ئێرانیش کە دراوسەیەکی ئێمەیە و فەزڵیشی لەسەر هەم خەڵکی عێراقی و خەڵکی کوردستانیش بە حکمی ئەوەی ئێمە چەند جارێک ئاوارە بووین و ڕۆشتوینەتە ئەوێ. بەڵام لە کۆتاییە ئێرانە عێراقیش عێراقە دوو وڵاتی جیاوازن دوو حکوومەت دوو سنوور دوو ئاڵا و دوو فەرمانڕەوایی و دوو پێک هاتی جانی لە هەموو شتێکا دوو وڵاتن. لەبەرەوە ئەگەر تەماشا بکەی بە دەرچوونی ئەمریکا لە ساڵی 2011 ئەوە ئێران نەبوو کە لە عێراقا کۆنتترۆلی وڵاتی کرد بەڵکو ئەوە داعش بوو کە لە ماوەی 3-4 ڕۆژە لە ماوەی 2 هەفتەیە لایەک لە عێراقی کۆنتترۆل کرد. ئایا گرنتی هەیە بۆ ئەوەی بەم پلە پرۆزەیە جارێکی تر ئەمریکا دەربکرێتەوە هەمان سینارۆ دووبارە نابێتەوە؟ ئەمە من لەو بڕواایە کۆماری ئیسلامی ئێرانیش کە وڵاتێکە بانی ئەو سیستەمە تازیەی 40 ساڵ تەمەنێتی بیر لەوە ناکاتەوە بڕیارێکی ئەوها پەلە پرۆزێ بدات چونکە لە کۆتاییە ئێران سۆپەرپاوەری منتیقەکەیە و ئەمریکاش سۆپەرپاوەری جیهانیەوە ئەمانە مەسلحەتیان هەیە بەرژەوەندیان لە عێراقا هەیە و بەرژەوەندیەکانی خۆیان ڕەچاو ئەکەن و هەر لەبەر ئەوەش کاتی خۆی گەشتونە دانوستانی ڕاستەوخۆش لە عێراقا لەگەڵ یەکتریە. بۆیە ئەم هێزانە ئێستا بە بڕوای من لەسەر چەند تەوەرێک ئیش ئەەکەن بەڕاستی. یەکەم لەسەر ئەوە ئیش ئەەکەن کە لە هەڵبژاردنەکان دۆڕاون جۆرێک لە ڕوخانیان توش بووە ئەیانەوێ بەم شێوازە جۆرێک لە سنگ و قورسایی بۆ خۆیان بێنەوە بتوانن لە حکوومەتی داهاتوە پێگەی خۆیان بەهێز بکەن. خاڵێکی تر ئەوەیە ئەیانەوێ مقاومەتی مانەوەی خۆیان و بەهێزبوونیان لە داهاتوی عێراقا بهێڵنەوە بە حکمی ئەوەی کە جاران ئەیان و داعش هەیە و هێزی عێراقی ناتوانێت بەرەنگاری بکات ئێمە ئەیکەین. ئێستا ئەیانەوێ بڵێن ئەمریکا هەیە و ئێمە بەشێکی لە مقاومەی ئیسلامی لێرەیە پێویستە خاڵێک بڵێن لە سیاسەتی دەرەوەی عێراقا شتێکمان نییە ناوی مقاومەی ئیسلامی بێ. سیاسەتی دەرەوەی عێراقی و ئەمنی استراتیژی عێراقی استراتیژی عسکەری عێراقی شتێکی تیانە ناوی مقاومەی ئیسلامی بێ. عراق ئەگەر تەماشای دەوڵەت بکەی سیاسەتی دەرەوەی بریتە لەوی ئام و لە هاوڕێیەتی و لە مەسە علاقاتی ودی و علاقاتی دۆستانە لەگەڵ وڵاتانە. مقاومەی ئیسلامی بەشێک نییە لە مەشروعی عێراقی و دەوڵەتی عێراقی بێوێ مقاومەی ئیسلامی تەصدیر بکات بۆ وڵاتانی چوار دەوری خۆی. ئەوە هی دەوڵەتانی ترە لەبەرەوە ئەمە لەگەڵ دەوڵەتی عێراقا یەک ناگرێتەوە. خاڵێکی تر کە ئەم جموجوڵە بەم هێزانە ئەکا بەڕاستی ئەم هێزانە ئەیانەوێت دەوڵەتی عێراقی سوپای نەبێ. ئەو سوپایی کە ئەو بەڕێزە باسی کرد کە کاتی خۆی پێنجەمین سوپا بووەوە کە ئەو ئەڵێ لە ناوچەکە و لە جیهانە ئەم هێزانە نایەنەوە جارێکی تر سوپایەک بۆ عێراق هەبێ
با بەو هێزەش نەبێ سوپایەک کە هەموو خەڵکی نمایندەی هەموو خەڵکی عێراق بکە هەموو پێکهاتەکانی عێراق بکە و سوپایەک بێت تعبیر لە دەوڵەتی عێراقی بکە نەک لە پێکهاتەیەک و لە عەقیدەیەک و لە بیر و باوەڕێکی جیاواز بەڵکو ئەم هێزانە ئەیانەوێ سوپا هەمیشە ملکەز بێ بۆ ئەمان و ئەمان هەمیشە بان دەوڵەتی بن لەسەر و سوپاوە بن و جۆرێک لە مقدسیان هەبێ کە بە بڕوای من ئەمەش ئیستیغلالکردنی ئەو تەقدیسەیە کە کاتی خۆی بە فتوای ئایەتوڵڵا سیستانی پێیان دراوە استغلالکردنی ئەم بابەتەیە چونکە ئەم هێزانە دوجار بە قانون ڕێک خراون پێویستە ملکەتی ئەم قانونە بن ئێستش ئەبینی مقتەدا سەدر یەکێک لە بانگەشەکانی خۆی کە داوای ئەکا ئەوەیە کە ئەم هێزانە یەک بخرێن و بخرێنە ژێر ڕکێفی قانونەوە و بخرێنە ژێر ڕکێفی دەوڵەتەوە کە ئەمانەی ئێستا ئەم پەلامارانە ئەدەن ئەم وەزعیان نایەنێ وەزعی تازە قبول بکەن چونکە ئەمانە لە هەڵبژاردن وەکوتم جۆرێک لە جۆرەکان شکستیان خواردووە و ناتوانن ئەو فەرزکردنی کە جاران هیان بوو لە پەرلەمانە لە ئێستا بەدواوە فەرزی بکەن بۆیە هەمیشە بیر ئەکەنەوە لە دەرەوەی پەرلەمان و لە دەرەوەی مؤسسات جم و جوڵ بکەن لە کۆتاییشە پێویستێمان بەوە هەیە ڕۆژێک لە ڕۆژان عێراق لەم وەزعە ڕزگاری ببێ و بێ بە خاوەنی سوپایە کە نمایندە و نوێنەرایەتی هەموو پێکاتەکان بکە و لە کۆتاییشە جڵەوی ئەم سوپایە بەدەست دەوڵەتەوە بێ و دەوڵەت بڕیار بدا کە ئەم سوپایە هێرش بۆ کێ بکە لەسەر دەوڵەتێک بێتە جواب لە کوێ شەڕ بکات بەشێک لەم هێزانە بەبێ ئاگاداری دەوڵەتی عێراقی لە دەروی عێراق شەڕ ئەکەن یعنی باسەوە ئەکرێ بەشێک لەمانە لە سووریا شەڕەکەن بەشێک لەمانە تەنانەت باس ئەکرێت لە شوێنی تری شەڕیان کردووە کەواتە ئەمانە کێشەیەکی گەورەن و هەر لەبەر ئەوەش ئێستا لەدبوون لەناو ئەم هێزانە هەیە کە خەتەری گەورە بۆ خەڵکی عێراق بە تایبەتی بۆ منتیقە عەرەبیەکان لەمایە کە لەدبوون لەناو ئەم هێزانە هەیە بەشێک لەم هێزانە شەرعیەتی ئەو بەشێکیانیان داماڵیەوە پێیان وایە ئەو هێزانەی کە لەناو ئەمانە وەلایان بۆ دەرەوەی عێراق هەیە جۆرێک لە هێزی نامۆن و پێویستە چەک بکرێن و هەر بە بڕوای من ڕوانگەی سەدریش بۆ ئەم بابەتە لە داهاتووە هەر ئەوەیە کە جۆرێک ڕێخستنەوە بۆ ئەمانە بێتە کایەوە ئێمە لەبەردەم دوور ڕێگایان یان ئەوەی کە عێراق بدێتە دەست ئەم هێزانە و دوجار هێزی لا دەوڵەت و نەمانی مؤسسات و ئەوانە گەشە بکا و سەرکەوێ و ئیدی دەوڵەت بپوکێتەوە و کۆمەڵێک ئەو ناوانەی کە هێنانی ئەو بەڕێزانە ببنە حاکم یاخود نەخێر دەوڵەت بەهێز بێت و ئەمانیش و خەڵکی تریش ملکەتی دەوڵەت و یاسا و دەستور ببن و لە کۆتاییشا بڕیاری عێراقی بۆ عێراقیەکان بێ کاتی ئێمە ئەوەی پێویستە ئەمریکا بچێتە دەرەوە بەبەسمان وەکو جەنابیشی دەڵێ کە عێراق لە بەردەم دووڕیانێکدا یانەوە دەبێ هێزێکی بەهێز دروست ببێ یاخود دەبێ عێراق جڵەوی سیاسی و سەربازی عێراق بکەوێتە دەست ئەم گروپە چەکدارانەوە جا پرسیارەکەم بۆ تۆیە دکتۆر زوبێر لێرەدا ئایا عێراق ئەو توانایی هەیە ئەو حکوومەتەی کە ئێساش لە دروستبووندایە لە دوای هەڵبژاردنەکان و سەربازی عێراقی و سوپای عێراق توانای ئەوەی هەیە کۆنتڕۆڵی باشووری عێراق بکە ئەو هێزە چەکدارانە ڕێک بخاتەوە یاخود نیان هەیە لە جارێشتر بیاخاتەوە ناو سوپای عێراقی و وڵاتێکی مؤسساتی پێ دروست بکرێتەوە و ئەم هێزانە بوونیان نەمێنێ بەڕاستی ئەو حکوومەتەی ئێستا و نەو حکوومەتەی داهاتوش پێم وانە ئەو توانایی هەبێ ینی ئەوەی هەیە بەڕاستی بەردەوامە بی لە حکوومەتەکەی تریش چونکە هێزە چەکدارەکان یاخود ئەوەی پێوترێ هێزەکانی حەشتی شعبی زەهر ناوێکیان هەبی ئەمانە بێزگەلەوەی هێزی چەکدارین ئێستا هاتوونەتە ناو دامەزراوە سیاسیەکانیش بوونەتە پارتی سیاسی لە پەرلەمان پێگەیان هەیە لەنا هەموو جمگەکانی دەوڵەت پێگەیان هەیە لەبەر ئەوە پێم وایە ئەو ململانەیە بەڕاستی بەردەوامە دواتر نابێ لە بیرمان بچێ کە دروستکردنی ئەو جۆرە هێزە چەکدارانە بەڕاستی بەشێک میکانزمێکە لە سیاسەتی دەرەوە یاخود لە سیاسەتی و استراتیژی ئێران لە بۆ تەدەخڵکردن لە وڵاتانی تر ئەمەمان بینی لە سووریا ئەمەمان بینی لە یەمەن ئەمە بینین لە فەڵەستین ئێستا لە عێراقی بینین لە لوبنان بینیمان لەوانێ لە شوێنی تریش ببینین لەبەر ئەوە من پێم وایە بەڕاستی ئەوەی ئێستا عێراق نە لە حکوومەتی ئێستا و نە لە حکوومەتی ئایندەش ئێمە نزیکە بینەوە لەو فۆرمەی کە لە دەوروبەرمان هەیە کە ئێرانیەکان ئەو هێزانەی دروستیان کردین بۆ ماوەیەکی درێژ ئەمینەوە لەبەر ئەوە یعنی ئەو هەژمونە بەڕاستی بەردەوامە بی وەکو وتم هەر مەسەلەکە هەر لایەنە سەربازیەکە نییە ئێستا لایەنە سیاسیەکەش ئەوانە ئەتوانن بەکار بهێنرێن هەم ئێرانیەکان بەکاریان دێنن ئینجا ئەمە بەڕاستی لێکەوتە خراپی شەبیە من چاوەڕێیەکەم ئەگەر طبعاً دوای ئەوەی ئەمریکیەکان ئەو هێزیان نامینی چونکە وەکو وتم هێزەکان بەڕاستی نەکشاونێتەوە ئەمریکا ینی هەرچی هێزەکان دەزانی
بەر لە ساڵی 2014 لە ساڵی 2006 و هەتا 156,157 سەربازی لە عێراقدا هەبوو کە نەیانتوانی هیچ بکەن یاخود ئەو نەزەرەی ئەمریکا هەندێک پێیان وایە ئەمریکا خەریکی ئەوەیە نانتوان جێبەجێ بکەن ئێستا بە 2000 سەرباز 2500 سەرباز دەتوان چی بکەن بێگومان ناتوانن شتێکی وا بکەن بەڕاستی بەس هەرمانەوەی هێزەکانی ئەمریکا بەخۆی ئەگەر لە ڕووی سیمبولیشەوە بێ هەر گرنگە چونکە پێگەی ئەمریکا لە ناوچەکە بەڕاستی بە تایبەتیش لە عێراق بەشێکی لە بوونی هێزی سەربازیە لەسەر زەوی پێم وایە ئەگەر ینی بەو هەتا ئەگەر بەو نوعیکە هەیە ئەگەر ئەو هەش بێنەوە هێشتا کاریگەریان هەر ئەمێنێت بەڵام وەکووتم مەترسیەکە ئەوەیە ینی لێکەوتەکانی دوای ئەو سینناریۆیانێ بەڕاستی ئەوەی کە هەیە یعنی ئەگەر ئەو ململانەیە ئەو هابەردەوامبی بە تایبەتی ئەمریکیەکان یعنی تەدەخولکردنیان کەم بیتەوە یاخود کە کاریگەریان لەسەر پرۆسی سیاسی لە عێراق کەم بێ ئەمەواکە هێزەکانی تریش لە مەودووە بە هەمان شێوە تەداخل بکەن چونکە پێشتر بەڕاستی کە ئەمریکیەکان لێرە بوون بەشێک لە هێزە هەرێمیەکان بۆ نمونە با بڵێن یا ئیتر بەتایبەت وڵاتانی کەندا و هەندێک هێزی تریش هەبوون بە ئامادەبوونی ئەمریکیەکان هەستیانە کرد بەشێک لە بەرژەوەندەکانیان پارێزراون بەس ئەگەر ئەمریکیەکان کاریگەریان نەمێنێ ئەوە وڵاتانی تریش پەلچێشەکە بۆ ململانەکان وڵاتانی کەندا و پەلچێشەکە لەوانێت تورکیاش بەیانی ئەو مراعاتە نەکە ئەوەی پێشتر مراعاتی هێزەکانی ئەمریکایە کرد ئەتر ئەویش بێت و بەرژەوەندیەکانی خۆی بپارێزی ینی وەکو وتم بەڕاستی لێکەوتەکان زۆرن هێزە هەرێمیەکانی زیاتر و دواتر دوور نییە بەڕاستی ئەمە هەتا ململانەی تائیفیش زیاتر زیندوو بکاتەوە چونکە وەکو وتم ئەم هێزانە بەکاردێن لەلایەن کۆمەڵێک لایەنی سیاسی بەتایبەت ئەو هێزانە ئێستا بەشێکی زۆریان جێگیر کراینە لە سنووری ناوچەکان مەبەستم بزەبێت گروپە چەکدارەکان لە ناوچەکانی مادەی 140 لە ناوچەی ئەو کەمینەکانی تێدان لە ناوچەی سونە نشینەکان ئەوە واکە بەڕاستی چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمانەوەی لە بابل ڕوویدا یعنی من نایبەمەوە لای قاڵبە بەڕاستی تائیفیەکەی بەڵام ئەمە ینی بوونی ئەو هێزانە ئەو هێزانەی لە دەرەوەی دەوڵەتن ئەمەوە ئاکات دیسان دنەدانی مەشاعری یاخود هەست و سۆزی تائیفی بێنیتەوە مەدان دکتۆر زبەر خۆزگە دەرفەت هەبووە پرسیاری ترم زۆر بوو گفتوگۆی لەسەر بکەین بەڵام کاتەکەمان تەواو بوو زۆر سپاس دکتۆر زبەر ڕسوول کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی هەروەها زۆر سپاسی دکتۆر دڵشاد نامیق دەکەم کە لە شارە زور و لەگەڵمان بوو و زۆر سپاس بۆ بەڕێز عەبدوڕەحمان جەزایری کە دەمێک بەردە ئێستا لەگەڵمان بوو بۆ سەرنج و تێبینیەکانی هەمووتان سپاس و سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو. شەڕ